هاوڕێیانی بەڕێز سڵاو هیوادارم دەنگی منتان هەبێت. سڵاو کاک فەرهادی بەڕێز. چەند دقەیەک چاوەڕێ دەبین تا کەمێک بینەرمان هەبێت و بیسەرمان هەبێت جارجارتر پێکەوە باسی وشەمان دەست پێ دەکەین. نازانم کەیفیەتی دەنگ چۆنە هاوڕێیان، ئەگەر بتوانن پێم بڵێن سپاس و دەکەم. زۆر سپاس کاک وشیار، مەمنونم، دەستخۆش، زۆر زۆر سپاس. دیارە من بۆ یەکەم جارێکە ئەوە بە سوورەتی لایڤ خەریکم لە خزمەت دۆستاندا دەبم. پێشتر هەبوو لە بەرنامە گشتی تیوی بەرنامەمان هەبوو بێت، لایڤیش بوو بێت، بەڵام ئەو شێوەیە بۆ من تازەگی هەیە. هیوادارم ئەگە کەم و کورتێک هەبێ بە یارمەتیەوە دۆستانی خۆشەویست بتوانین کەم کەم باشتری بکەین. وا بزانم لەوەی جاوە هەرچەند ماوە جارێک دەکرێت لە خزمەتتاندا بم بۆ بەڕێوەبردنی باسێک بە هاوکاری یەکتری. سڵاو کاک مەریوانی خۆشەویست، هیوادارم باش بن. زۆر سپاس بۆ میوانداریت لەسەر پەیجەکەت. دیارە بەشێک لە هاوڕێیان تا ڕادەیەک ئاگادارن کە یەکسەری بەحس و دەباتمان جەدیدەن دەست پێ کردووە و دیارە دەحەولداین کە کارێکی درێژخایان بێت، کارێکی بە بەرنامە بێت کە بتوانێ بیسەر و بینەری تێگەیشتووی وڵاتی مەقانە بکە و کۆمەڵگای خۆمان بەڕاستی بەرەو ئاستێکی پڕ لە هوشیاری، پڕ لە ئازادی، پڕ لە سەقامگیری و جێگربوونی مرۆڤ وەک خۆی ئەمە لە حەولی وەی داین و دیارە و کارش بە تاقیتەنە ناکردێ. هەر هەنگاوێک کە ئێمە هەڵی دێنین یارمەتیەوە دۆستانی دەبێت، بەبێ ئێوە تەبعەن ئەمە هیچمان پێ ناکرێ. هیوادارم ئەو ڕێگایە کە گرتومانەتە بەر بتوانە نەتیجەیەکی زۆر باشی ئینسان، ئاکامێکی باشی ئینسانی بۆ هەموو لایەکمان تێدا بێت. ئەمە لەسەر ئیزنتان یەک دوو دەقەی دیکەشراوە دەستم، جا دواتر بەرنامەکەمان دەست پێ دەکەین باسەکەمان. دیارە باسێکی زۆر خۆمانە دەبێت لە مەرحەلەی ئەوەڵدا، بەڵام دەکرێت لە داهاتوودا ئەمە بتوانین زۆر چر و پڕ بابەتەکان هەڵدەبژێرین. تەبعەن ڕای دۆستانیشی تێدا دەبێت بە پێویست بە شەڕایەتی مەوجود و ئەوەی کە ئێوەش چتان دەبێت حتمما بەرنامە هەڵدەبژێرین و لەسەر مەسئلەی دین بە گشتی و ئیسلام تایبەتەن بەرنامەی چڕ و پڕمان دەبێت.
بەڵێ حتمما بەسەر چاو کاک سەرباست خۆشم دەناسێنم. زۆر سپاس کاک مەریوان. زۆر سپاس کاک گۆران، کاک کەماڵی چاوشینی بەڕێز، سڵاو و عەرزی ئەدەبم هەیە. خۆشحاڵم کە ئەوە لە خزمەتتاندام، هیوادارم وای لێبێ کە یعنی ئەو پەیوەندیە بەڕاستی ڕاستە و خۆیە کە ئینسان هەست دەکا کە لەگەڵ خەڵکی کۆمەلگای خۆی لەگەڵ لە پەیوەندیدایە چاوەڕێ بین کە ئەو تەکنۆلۆژیە زیاتر بێ و باشتر بتوانین کەڵک لەو تەکنۆلۆژیە مۆدێرنانە وەربگرین. سڵاوم هەیە میش لە خزمەت هەموو دۆستاندا، زۆر زۆر بەخێر بن. کاکەورامانی بەڕێز، سڵاوم هەیە، هیوادارم باش بن. کاکەورامان زوو زوو بەرنامە دادەنەیە، جایسان پێ وایە زۆر ئاسانە، بەڵام بەڕاستی زۆریش ڕاحەت نییە. زۆر سپاس کاک فاتح. ئەگەر دۆستانی زم بفەرمونون کەم کەم باسەکەمان دەست پێ دەکەین. ئەمن پێم خۆشە خۆم بناسێنم زۆر بە کورتی لە خزمەت ئێوە دۆستاندا. ناوم ناهید موکریە، خەڵکی کوردستانی ڕۆژهەڵاتم، شاری مەهاباد لە دایک بوویم. دیارە ماوەی چەند ساڵێکە، تقریبان 6 ساڵ 7 ساڵێکە کە من لە وڵاتی سوێد نیشتە جێم و لێرە ژیان دەکەم، بەڵام چەندین ساڵێک من هەر پێشوەی کە لە ئێرانش بێمە دەرێ لەسەر مەسئلەی دین هەم خوێندنەوەی خۆم هەبوو، فعالیەتم هەبوو، هەستم بەوەی کردو کە نەعەداڵەتێک لە مەسئلەی دیندا هەیە، بە تایبەت بەنسبەت هەم تاکێکی هەموو تاکێکی نێو کۆمەڵگا و بە تایبەت بەنسبەت ژن، و ئەوە وای کرد کە من دەست پێ بکەم بە خوێندنەوە لەسەر مەسئلەی دین، بە تایبەت ئیسلام. ئیسلام بوویە زۆر دەزوڵمی مندایە، چونکە تەواوی ئەو شۆنانەی کە ئێمە وەکو کورد لێ نیشتە جێن یاسای دینی تێیدا حاکمە و ساحەب دەسەڵاتە، بۆیە مەسئلەی ئیسلام بۆمە تایبەتمەندێکی زۆر زۆر جیاوازی هەیە. و پێمان وایە کە دەبێت زۆر بەجددی لەسەر مەسئلەی ئیسلام کار بکەین. دیارە ئەو ڕێبازەی کە داوای لێبوردنم هەیە، ئەو ڕێبازەی کە ئەمە هەڵمان گرتووە زۆر ئاسان نییە، ڕێگایەکی سەختە، بە خاتری کە تۆ جودا لەوەی کە دەگەڵ مەسئلەیەکی گرنگ، دەگەڵ چەمکێک وەکو دین کە ساحەبی دەسەڵاتی سیاسێ، ساحەبی دەسەڵاتی کولتوری فەرهەنگی بە قەولی دەڵێن لە تەواوی ناوچەدایە، بەڵام ئەوە وای کردو کە جودا لەوەی کە سەختیەکانی خۆی لەو مەسەلەدا هەیە، تۆ دەگەڵ کۆمەڵگایەکیش تەڕەفی کە ئەو کۆمەڵگایش بەرهەڵستی تۆ دەبێتەوە، تۆ حتا دەنێ و بنەماڵەدا بەربەستی خۆت دەبێت. بۆیە بەڕاستی ڕێگایەکی سەختە کە تۆ دەبێ حەول بدەی خۆت لە قەیدوبەندێکی کە لە منداڵی لەگەڵی گەورە دەبی، لەگەڵی ژیان دەکەی، عادەتی پێدەگری، خۆی پێدەگری و پێت وایە کە شتانی کە دەگەڵ تۆ بە تۆ فێرکراوە هەموو ڕاستن هەموو دروستن، خۆ ئازادکردن لەوانە بەڕاستی بە تاقی تەنێ دەنێو کۆمەڵگای مەدا، بە تایبەت کۆمەڵگایەکی وەکو ئێران کە حکوومەتەکە بلاخەرە حکوومەتێکی یەکجار دینی و بەستە و مەترسیدارە، شتێکی ئاسان نەبوو، بەڵام من حەولی خۆم وەکو تاکێک داوە، یارمەتیم لە بەشێک لە دۆستان وەرگرتەوە و توانیومە کە خزمەتێک بەخۆم و بەو کەسانێکە لە دەوروبەرم بوون بکەم. بەڕاستیە من بەخۆم وەکو تاک لەوەی باوەی کە سەختی خۆم دیتۆ، بەڵام زۆر زۆر خۆشحاڵ بووم کە
توانیمە خۆم لە دەست مەترسیەکی فکری لەسەر بەڕاستی شاید ئەمە زیاتر نێوی دەڵام هیوادارمەوە دۆستانەی کە تاکو ئێستا باوەڕمەندم بە دین لێم ئاجز نەبن چون باوەڕی بەحسی ئەوڕۆمان تەبعان لەسەر مەسئلەی لێکۆڵینەوە و دێباتی ڕاشكانه لەسەر ئیسلامە بۆیە دەدیدی مندا ئیسلام واقعان وەک شێرپەنجەی فکر وایە وەک شێرپەنجەی مێشک وایە و بیرمەندی و هێزی تاک لەوی دەستێنێ لە هەر حاڵدا ئەمن ئێستا لە خزمەت ئێوەدام دۆستان باسی ئەوڕۆمان دەست پێ دەکەین ئەو ناوەی کە دیارە ئەو تێمایەکەم بۆ باسی خۆم هەڵبژاردووە پێویستی لێکۆڵینەوە و دێباتی ڕاشكانه لەسەر ئاینەکان بە تایبەت ئیسلامە هیوادارم کە بتوانم زۆر بە مختصری چون یەک دوو مۆزۆی دیکەشەیە کە من دە بەحسی ئەوڕۆدا دە ئاخری بەحسی ئەوڕۆدا حەول دەدەم ئیشارەیان پێ بکەم احتمالی هەیە کە بەحسە زۆر سادە و خۆمانە بڕاتە پێشێ بەڵام تەبعان لە داهاتوودا سای دەکەین کەمێک ئاستی باسەکان زیاتر بەرینە پێش یەکەمەوەی کە یەکەم مۆزوعی کە من دەمهێوی شاڕی پێ بکەمەوەی کە بەڕاستی دین توانیوێتی ڕنگدانەوەی هەرو جۆرەی کە باسم کرد ڕنگدانەوەی لە هەموو کایە سیاسی کۆمەڵایەتی کولتوری نەریتی فەرهەنگی پەروەردە بنەماڵە و حتا تاک هەبێت بۆیە ئێمە دەبێ خوێندنەوەیەکی کەمێک ڕیشەی و جەوهەری لەسەر هەموو هەڵس و کەوتەکانی خۆمان دە کۆمەلگادا بکەین لەسەرەوەی کە ژیانی ما چۆن تحتی تەئسیری یعنی هەموو بە نوعێک هەموو چرکە ساتەکانی ژیانی ئێمە تحتی تەئسیری ئەو هەڵس و کەوتانەیە ئەو فکرەیە ئەو هێزەیە کە دین دەتەواوی ئەو چەمکانێک کە باسمان کرد خۆی تێخزاندەوە حەول دەدا کە لە ڕێگای ئەوانەدا دەستی بەسەر ژیانمەدا سەیتەرەی هەبێ و ئەو دوورە ئەمە کۆنتترۆل بکە کە ئەو بەخۆی دەیهەوێت دیارە تاکو ئێستا شتێکی کە دینەکان تاکو ئێستا توانیویانە ئەوەی دەگەڵ کۆمەلگاکان بکەنەوەی کە توانیویانە دەستەبەندێک سازکەن توانیویانە دژبرایەتێکی لە نێوان هەم کۆمەلگا گەورەکاندا دروستکەن لە نێوان خەڵکدا دروستکەن لە نێوان ژن و پیاودا دروست بکەن و تەبەقەبەندیەکی تقریبا مرۆڤی بینی تەبدیل بە چەندین دەستە بکەی ئەمە توانیمانەوەی ببینی لە مەسئلەی دیندا کە لەو ڕێگایەوە توانیوێتی هێزی خۆی زیاتر یعنی بە ئینشقاق هاویشتن دەبینی کۆمەلگاکان دەبینی خەڵکی ئاسایی دەبینی ژن و پیاو و دەستەبەندیکردنیان توانیوێتی کە خۆی زۆر زیاتر ساحبی هێز بکە جودا لەوەی کە لە مەسئلەی زۆر و قودرەت و کوشتن و بڕین و ئەوانەشی کە بە کەیفی خۆی کەڵک وەرگرتووە بۆیە توانیوێتی مەشروعیەتێک ئەوەی کە خەڵک قبوڵی بکە جا بەشێکی لە ڕووی نائیلاجیەوە بۆ بەشێکیش لەوەیە کە کەمکەمە تو عادەتت پێگرتووە تۆ دەگەڵ ئەو باوەڕە دینیانەی کە بە گشتی بوونی هەبووە لە مەسیحیەت و یەهودیەت یا لە پێشەوانشدا تۆ دەگەڵیان پەروەردە دەبی و تا ڕادەیەک لە تەمەنت پێ دوایدیەوە بەشێکە لە باوەڕی تۆ یعنی بەخۆشت وەکو مرۆڤ قبوڵی دەکەی کە ئەمن ئەو باوەڕەم هەیە لە حاڵێکدا ئەو باوەڕە لە ئەسڵدا تۆ بەهۆیەوەی کە لە جوغرافیایەکی تایبەت بە بەهۆیەوەی کە لە ژێر سەیتەرەی فکرێکی تایبەتدا گەورە بووی ئەو فکرەتەیەگە هەر کام لە ئێمە لە شوێنێکی دیکە لەو دنیاییدا لە دایک باین بە دڵنیایی ئێستا ساحبی دینێکی دیکە فکرێکی دیکە هەڵسوکەوتێکی دیکە و کولتورێکی دیکە بووین هەتا شێوازی لباس دەبەرکردنمان زبانمان هەموو شتێک دەیتوانی فەرق بکە بۆ ئەو مەسەلەیەکی گرینگە کە ئێمە دەبێت تەوەجوی پێ بکەین شاید مرۆڤ زۆر لە مێژە لەو زەمانەیەوە کە دار و بەردی پێوا بۆ کە بلەخەرە کەسێک لە خۆی دەبێت گەورەتر هەبوو بێ ڕادەی بیرکردنەوەی ئەوەندە نەبوو کە بتوانە ئەو ئتفاقاتانە ئەو شتانێک کە لە ژیاندا دێتە پێشەیە باران بۆ دەبارێ وڵات بۆ تاریکە بۆ ئینسان دەبێت بمرێ جابی و پرسیارانە بتوانێت بداتەوە هەمیشە لە خوتایە گەڕاوە جاوە خوتایە جارێک خۆر بۆ جارێک بەرد بۆ جارێک دار بۆ جارێک باران بۆ هەر دەفەی شتێک بۆ یعنی مە لە مەسئلەی چەند خودایی هەمان بۆ تا هاتوین بۆ مەسئلەی تەک خودایی و
ئەوەی کە خودایەکمان پەیدا کردو داخردا کە و سوپەر پاوەرە و هەموو قودرەتێکی هەیە و ئەوە کە دەتوانێت جوابی هەموو پرسیارەکانی ژیانی مێلەکەم بێ ئەوە کە ساحەبی هەموو قودرەتانەی وەمە بەشێک لەو پرسیارانەی کە بە حەقیقەت دەتەوە دەبێ بە خۆت لێی بگەڕێەوە جوابیان بینەوە حەولمان داوە کە ئاسانترین ڕێگای بۆ پەیدا بکەین و بڵێن کە جوابەکان لەکن ئەو خودایە کە بەخەرە و ئیدۆلۆژیانەیە کە هاتوون دیارە و ئیدۆلۆژیانەش هەموو یعنی بەرنامە یا ساختارێکی فکرێک کە هاتوون تاکو ژیانی ئێمە بەڕێوە بەرن و لە بەڕێوەبردننی ژیانی مەڕا تەواوی بنەماکانی هێز و حکوومەت و ماکت لە ماڵی خۆیاندا ڕابگرن تا دیارەمە کەم کەم دەچینە سەر ئەو بەحسەی کەمێک گەورەتر دەکەینەوە بەڵام شاید لە چەندەهەی ئەخیرەوە یا شاید زۆر لە مێژیشە کە بەرەنگاربوونەوە لەگەڵ ئەو نائەداڵەتی کۆمەڵایەتیانەی کە لە ڕێگای دینەوە لە ڕێگای لەتکردنی مرۆڤایەتیەوە هاتۆتە نێو کۆمەڵگاکان ئەوە لەلایەن زۆر کەسەوە بلەخەرە بەرەنگاربوونەوەیەک هەبووە حەولێک هەبوو بەڵام هەمیشە و حەولانە دەگەڵ توندوتیژی زۆر زۆر خراپ ڕوبەڕوو بۆتەوە بۆیە بەشێک لەوەی کە تاکو ئەو ڕۆمەنەمان توانیوە ئەو دەستکەوتانەی کە دەبێ هەمان بێ بەڕاستی بە خاتری بوو کەمە دەگەڵ توندوتیژی زۆر خراپ ڕوبەڕوو بینەوە شایدە ئەگەمە زۆر نەچینە نێو مێژوو فقط چاو لە مەسئلەی ئیسلام لە ناوچەدا بکەین هە لە سەرەتای هاتنی ئیسلام شاید محەممەد بخۆ یەکێک لەو کەسانە بۆ کە لانیکەم لە 12 تێرۆر دەنێو ناوچەدا مشارەکەتی بە نەوەیەک هەبووە یا فەرمانی داوە یا ڕاستەوخۆ یا ناڕاستەوخۆ ئەو تێرۆرانە بەڕێوە چوون و دیارەوە هەر درێژەشی هەبوو لە توولی مێژوودا کە هەر کەس بە پێچەوانەی ئیسلام بیسپی قسێک بکە حتمما لە بین چۆ دیارە مەسئلەی هێرشکردنە سەر وڵاتەکانیشەوەی کە بەشێک لە وڵاتانی کە لە ناوچەی دوورگەی عەرەبدا بوون ئەو وڵاتانی کە بوون و مسلمان کە یەکێک لەوانە کوردستانە ئەمە تاکو ئێستاش بەڕاستی ئەگە چاو لێ بکەین دایک و بابەکانی ئێمە و کەسانی کە سەوادانیان تاکو ئێستاش نازانن کە مانا و مەفهومی ئەو وشانەی کەوان دەنۆژدا دەیخێنن چێ من کارم مەسەڵەن بە قورئان نییە بەڵام ئەوان حتا نازانن نۆژەکەیان معنای چێ ئەگە لە ڕاستی پرسی ئەمە تاکو ئێستاسن یعنی ئەوە بەخۆی پرسیارێکی زۆر گەورەیە کە دەبێت دەخانەی هەر تاکێکی کووردا بێتە ئارا کامە چۆنە شتێکی کاسان دەی تێناگەین لە مەفهومەکەی لە معناکەی چۆنە کەم ئاواتەیدا دەرگیر بووین لحظة إجازة بفرمون دیارە من بەشێک لە کامنتی دۆستان دەبینم بەڵام من حتمما لە فرسەتێکی دیکەدا وڵامی ئەو دۆستانە دەدەمەوە بەڵام فعلەن بە باسەکەمان بڕێکی دیکە بەرینە پێشێ بەڵام کە بەحس لەوەی دێتە پێشێ کە ئەمەرە جوورێک کە باسمان کرد مەسئلەی توندوتیژی لە ئیسلامدا شتێک نەکەمە بتوانین حاشای لێ بکەین ئەمە لانێکم بە هەزاران مزگەوتمان لە ناو خودی کوردستانی باشوور و ئەگە بەحس فەقەت لە کوردستان بکەین هەیە کە هەموو ڕۆژێوانە شاید بە نوعێک خەڵکی بە دژی یەکتری هاان دەدەن بنەماڵی یعنی باب و برا و کەس و کاری ژنەکان لەوان هاان دەدەن وا دەکەن کە ژنوەک بوونەوەرێکی کە فەقەت بۆ زاوزێ و فەقەت بۆی کە ویستی سێکسی پیا و دابین بکە وەکو بەڕاستی لە شاید لە حیوانیش کەمتر دەبیندرێ هەرە جۆرێک کە دە قورئانیش داهاتۆ بەڵام بەحسی ئەو ڕۆی ئێمە زۆر ناچێتە سەر مەسئلەی ژن ئەمن تەبعەن لە بابەتی بەعدیدا حەول دەدەم کە زۆر چڕوپڕ لەسەر و ئایانەی کە ژن بە حیوان بە بوونەوەرێکی مەترسیدار بە ئەوانە دەشوپێنن حتمما دەچین لەسەری باسێکی زۆر تەکمیلتر دەکەین بەڵام ئێستا باسمان لەسەر بێ کە بۆ دەبێت دێباتێک بۆ دەبێت بەحسێکی ڕاشکاوانە لەسەر ئیسلام بێتە ئارا شایدمە زۆر کەس لە وڵاتی خۆمان هەتاکو ئێستاش ئەگەر باوەڕی تەکمیل بە دینی نەبێ یعنی نەیتوانێ پرسیار بکەمە زۆر کەڕ لە بیرمانەگە منداڵ بووین پرسیارێکمان لەسەر مەسئلەی بوونی خوددا ئەرێ خوددا لەکوێیە
یا زۆر پرسیارێکی کە زۆر ئاسایە بۆ منداڵێکی بێتە پێشێ ویست پێمانەوە پرسیارانە مەترح بکەین حتمما بە توندی دەبنە ماڵدا بەرخوردیان پێکردوین کە ئەو قسانە بۆ تۆ نابێت و نابێت پرسیار بکەین و پێشی فکر پێشی عەقڵانیەت پێشی بیرمەندی و پێشی پرسیارگرتنیان لە کۆمەڵگای مەداگرتووە و ئەوەش ڕیشەیەکی زۆر ئەمیقی دەنێ مەسئلەی دیندا هەیە مەسەڵەن ئەگە تۆ بگەڕێینەوە سەر ئەو داستانانەی کە لە ئەدیان ئیبراهیمیدا باسی دەکردرێ شەیتان ئەوەڵین بوونەوەرێکی کە پرسیار دەکات دیارە ئەو دوورێک کە دەو داستانەیدا باز دەکردرێ شەیتان یەکێک لە فریشتەکانی ئەو بارەگەیە کە ئەڵڵاه تێیدایە بەڵام بۆ دیارە خودداش داوای لێ دەکات دەڵێ ئەنگۆ دەبێ هەمووتان وەکو فرشتە و ئەجنە ئەمن پەرستن بەڵام زمانێکی کە ئینسان ساز دەکات لەگەڵ دیارەوەی کە من دێڵێمەوە هەموو داستانێکی کە دەو کتێبانەدا هەیە ئەوە باوەڕی من نێم داستانەکەی بۆ ئێوە دەڵێمەوە کە ئەو داستانە چەندە چۆن ساز کراوە کە پێشی پرسیارگرتن لە ئێمە بگرێت وە لەوێدا شەیتان دەگەڕێتەوە دەپرسێ دەڵێ باشە سوزە بۆ ئینسان ناکە بۆ ئادەم ناکە خودداش دیارە غەزەبی لێ دەگرێت بە قسەی خۆی و پێی وایەکەوە مۆجودێکە کە نابێت پرسیارە بکات لە حاڵێکدا ئەگەر ئەمە هەمومان خۆمان بۆ لەحزەیەک لەوێ دابنین ئەگەمە مەسەلەن ئەمە ئەو ئەرشەمان دیت پێ ئەو خوددایە بەخۆی داوای کردبێ کە بەغێرەز من کەزمە پەرستن دەی خۆ کاری شەیتانی ئەسڵ هەڵە نەبووە ئەو بەڕاستی بە قسەی خودای کردوین دی یعنی نەهاتۆ کە سوزدە بۆ مەوجودێکی بەرەکە غێری خوددایە تا حاڵێکیدا کە کارەکەی دروستە بەڵام مەوردی غەزەبی خودای قەرار دەگرێت بە خاتری کە ئەو مافی وەی نییە کە سەرپێچێ بکە شتەکان غەڵەت بن یا دروست بن هەتاگە تۆ بتەوێت کارێکی دروستیش بکەی دە بیرۆکەی دیندا تۆ بۆ دنێ پرسیارە بکەی ئەتۆ بۆ دنێ بڵێنە بیرمەندی دەنێ وێدەدا دەخینکێ کە ئادەم و حەوا بەحسی دێتە پێشێ و شەیتان ڕەجم دەکردرێ لەوێ بە خاتری کە فقط کتوێتی خوددایە من فقط سەر بۆ عەزەمەتی تۆدا دەنۆنم و لێرەدایە کە شەیتان وەکو ئەوەڵین پرسیارگەری مێژووی دین مەوردی لەعنەت واقع دەبێ و دواییویش ئەمە وەکو مرۆڤ بۆمان نابێ ینی کە دەڵێن ئیسلام دەڵێ ئیسلام دینی تەسلیم ئەتۆ بۆ دنێ پرسیارە بکەی بۆ دنێ بڵێ بۆ و زۆر جگا کە بتێ بڵێ بۆ نەهایەت وەگە زۆر جوابێکی منتقیش یا لۆجیک بیان هەیە بە تۆ بدەنەوە بە تۆ دەڵێن کە عەقڵی تۆ نایچێشێ و تۆ بۆ دنێ پرسیارە بکەی بەڕاستی ئەو مەترسیە کە تاکو ئێستا ئاسەوارەکانی توانیوێتی خەلاقیەت لە وڵاتەکانی ئێمەدا ویشک بکە دواکەوتووی لە وڵاتەکانی ئێمەدا سەقامگیر بکە ئەوە نەتیجەوەیە کە مافی پرسیارکردنمان لێ گیراوە مە مافی قسەکردنمان لێ وەرگیراوە هەر جگایەکی کەمە بمان هەیە کە باسێک لەسەر مەسئلە یا دەگەڵ توندوتیژی ڕوبەڕوو دەبینەوە یا دەگەڵ سوکایەتی ڕوبەڕوو دەبینەوە یا تۆهینمان پێدەکردرێ و ئەوە وای کردو کە ئیسلام وەکو ئاخرین دینێکی کە خۆی پێناسە دەکا بە خۆی پێناسە دەکا وەکو ئاخرین دین و توندوتیژی دەکا لەسەروەی بتوانێت جێگاپێی خۆی لە نێو کۆمەلگاکاندا بەڕاستی وەک شێرپەنجە توند بکە ینی لە ڕێگای بەستنی بیرمەندیمە لە ڕێگای بەستنی قسە و باس لە بینی خەڵک حتا زۆر بنەماڵی دنیا و بنەماڵەکاندا تۆ ناتوانانی بەس لە مەسەلەی دین بکەیت ئەوە یەک مۆزوعی زۆر گرنگە کە ئەمە دەبێت چاو لەوەی بکەین دووهەم ئەوەیە کە باسێک هەمیشە دێتە ئاراکە کە دەبێ ڕێز لە دیگەران بگیرێت دەبێ ڕێز لە باوەڕی دیگەران بگرین دەبێ ئیسلام هەر کەس کە مسلمانە ئەگەر ئەمە شتێک دەڵێن ئەمە ناباوەڕێن فۆری لەمە تۆڕە دەبێت دەڵێت تۆ دەبێت ڕێز لەمە بگری تۆ دەبێت ڕێز لە بیری مسلمانان بگری بەڵام ئەو پرسیارە هەمیشە لە لای منە کە بەڕاستی و جوورەی کە لە ئیسلامدا درۆکردن یا لە ئەدیاندا بە تایبەت لە ئیسلامدا درۆکردن کراوە لە بەشێک لە کولتوری مسلمان واقعا من ئەم پێم وایە ئەمە کە خۆمان لە دین ڕەها دەکەین حەول دەدەین کە کەرامەتی مرۆڤ وەکو ئەو شتێکی هەیە وەکو ئەو مەوجودە خالسەی کە لە سروشتا بوونی هەبووە بەڕاستی ئەوی بگەڕێنینەوە و ئەو مرۆڤە پێویستی دی بە درۆ نییە مەسەلەن ئەمن پێم وایە کەسێکە بەخۆی دەڵێ ئەمن بێخودام ئەمن دین ناباوەڕم ئەمن باوەڕی دینیم نییە
باشە ئەو کەسا ئەگەر بێت و ڕێز لە دینێک بگرێت کە تەواو بە پێچەوانەی فکری بێ دیارە خەریکی درۆکردنە، دیارە خەریکی دیارە ڕاستە ناڵێ. بۆیە ئەمە زۆر گرنگە کە لە کۆمەلگای مەدا ئەوە بێتە بەشێک لە کولتوری ئێمە، وەکو هەرە شتێکە لە وڵاتە ئەوروپایەکان هەیە کە هەموو مرۆڤەکان، هەموو سروشت، هەموو حیوانەکان بۆی دەبێت کە لیان بگەڕێ ژیانێکی ئاسوودە و پڕ لە ڕێز و پڕ لە حورمەتیان هەبێ. بەڵام بیرۆکە فکرەکان هیچیان ئیوەی نین کە تۆ بڵێ بۆ چونکە و بیرۆکە فکرێت هەیە پەس ئەبێ دیکە مافی قسەکردنی نییە، مافی ڕەخنەگرتنی نییە، مافی وی نەدەبێت تۆ هەرە و دینی قبول بکەیت چونکە تۆ مەسەرەن لە بنەماڵەیەکی مسلمان هاتووێ دەرێ. زۆر زۆر گرنگە کەم ئەوەی تێبگەین کە هەموو ئیدئۆلۆژیەک، هەموو بیرێک جا نێوی خۆی بنێ دین، نێوی خۆی بنێ ئیدئۆلۆژی، بیر، فکر، ئەوە ئیوەیە کە یعنی دەتوانی ڕەخنەی لێ بگری، دەتوانی قبوڵی نەکەی، دەتوانی پێت خراپ بێ، دەتوانی بربەرەکانی لەگەڵ بکەی و دەتوانی هەر چۆنێکی کە پێت خۆش بێ لەگەڵی هەڵسکەوتێ بکەی. بەڕاستی من بارهای بار کتومە کە ئیسلام دەدیدی مندا مەترسیدارترین حرەکەتی سەردەمە، دیارە حرەکەتێکە کە لە سەردەمی خۆی ڕاحەت تا ئەوڕۆ هەر مەترسیدار بووە. بەڕاستی ئەمە دواتر دەچینە سەرەوە باستانەی کە چۆن تونند و تیژی هەر لە سەردەمانی هاتنی محەممەد ڕاحەت تاکو ئێستا بۆتە بەشێک لە کولتوری فکری سیاسی ئیسلام. ئیسلام لە ڕۆژی ئەوڵە ڕاکە هاتۆ چۆن بۆ حکوومەت هاتۆ، چۆن لە ڕۆژی ئەوڵە ڕا ڕێگای خۆش کردو، چۆن محەممەد نامەی ناردۆ بۆ سێدانە ئیمپراتوری لە ناوچە کاگەر دێنە سەردینی مەچا کاگەر باز دەدەندەنا دواتر دەبێ بتانکەینە مسلمان، واتە بیری شەڕ هەر لە سەردەمانی محەممەد ڕادە فکرەکەیدا هەبوو هەت تاکو ئەو ڕۆژەیە و ئەوە وای کردو کە حەوڵ بدەن کە پێشی تەواوی بیر جیاوازانی ناوچە بگرن. ئەو تێرۆر و کوشتارانەی کە کردراوە یەک و دوونە بۆ مەسەلە من شاید یەک نەفەری کە بتوانم هەر بڵم دەچەند دەهەی ئەخیر کەسێکمان هەبوو بەڕێز عەبدولخالق مەعروف کە لەسەر مەسەلەی ئیسلام کاری دەکرد لە کوردستانی باشوور لە ساڵی 85 لە شاری هەولێر تێرۆریان کرد. یعنی هەر کەسێکی کە بیهەوێ ڕەخنەیەک بگرێ لە شتێکی کە باوەڕی پێینە گوتانەکەن لە حرەکەتی ئیسلامەکان لە وڵاتە ئەوروپایەکان کەسێک دە کاریکاتۆر دەچێشێتەوە کەس ئەسڵەن بەخۆی مسلمان نییە، ئەسڵەن لزومینە باوەڕی، ئەسڵەن لزومینە کە احترام بۆ دینێ بگرێ یان نەگرێ. بەڵام دێن لێرە دەیانکوژن، تێرۆر دەکەن، کاری تێرۆریستی دەکەن و ئەوە بەشێکە لە ئەقلیەتی حاکەم بەڕاستی دە و بیرەدا دە و من بەڕاستی پێم حیفە پێی بڵام فەلسەفەی فکری، بەڕاستی پێم جنایەت، یعنی پێم وایە کە کارێکی خراپ دەکەم ئەگە بڵام ئیدئۆلۆژی، یعنی واقعا نازانم دەبێت من نیوێکی تازە بۆی بۆ بیرە مەترسیداری ببینینەوە کە داڕێژراوە بەداخۆ بەسەر ئێمەی کووردا سەپاوە و هەتاکو ئەو ڕۆژەمە خەریکین بابەتی وەی بەڕاستی گیان و ماڵ و وجود و فەرهەنگ و کولتور و هەموو شتێکی خۆمان خەریکین دەدۆڕێنین و زۆر ئینسانی گەورە، زۆر مرۆڤمانەمە بەڕاستی لە دەستداوە فقط بە خاتوێکە ئەمە ئەو دینەمان بەسەردا، ئەو بیرۆکەمان بەسەردا بڕدراوە. جا بۆیە گرنگی هاتنە کایەی باسێکی زۆر ڕاشکاوانە، زۆر ئازاد، هەرە جوورێکە مەلایەک دێ لەسەر مزگەوتێک بەخۆی دادەنیشێ لە منبەری پوڵی مفت وەردەگرێ، کار ناکە، تۆلیدی نییە، بەرهەمی نییە. یعنی تۆ چاولێکە بە چەندین هەزار مەلا بۆ نمونە فقط لە کوردستانی باشوور، لە کوردستانی ڕۆژهەڵات، لە شوێنەکانی دیکە ئەوانە نە بەرهەمیان هەیە، نە کار دەکەن، نە زەحمەت دەچێشن، بەڕاستی بوونە نازانم بەڕاستی بوونە متەرجم، بوونە چکارەکەن لە نێوان خەڵک و خوددادا. پێیان وایە کە خەڵکی ئێستاش شعوری ناچێشێ، خەڵکی ئێستا کە سەوادیان هەیە، فەرهەنگیان هەیە، ارتباطاتیان هەیە، هەموو دنیای دەتوانێ دەمەودایەکی کەمدا لەو سەری دنیای بڕۆی ئەو سەری دنیا مەلایەک دادەنیشێ کە بەخۆشی لە قسەکانی خۆی حاڵی نییە، دادەنیشە فتوا سادر دەکات، بە خەڵک دەڵێت چۆن هەڵسوکەوتێ بکە، چۆن دانیشە، چۆن دەبەرکە و ئەوانە شتایەکە کە کاتێک ئەتۆ دەتوانی بەرامبەری بوەستی، کاتێک دەتوانی بۆ خەڵکی ڕوون بکەیەوە کە بەڕاستی شتێکی باشتر دە ژیاندا هەیە کە تۆ بتوانی ژیانێکی ئاسوودەتر بەری پێشیە، کە مەجالی قسەکردنت هەبێ، کە مەجالی فەزای بەحس و دێبات هەبێ.
بەڕاستیان پێم وایە لە لای ئەو کەسانی کە سێکولارن دژە دینن هەمیشە و مەودای ئاوەڵە بووە هەمیشەمە پێمان خۆش بوو کە ئەو کەسێک کە باوەڕی دینیشی هەیە بتوانێت لەسەر باوەڕی خۆی قسە بکە مەسەڵەن کێشەمان لەسەرەوەی نیە بەڵام مشکلەکەوەیە کە ئەوان ئیجازەی مەنادەن ئەمە قسە بکەین و هەڕەشە و توندوتیژی و ئەوانە کە هەموو لە جگای خۆی ڕابۆستن گوت چاو لێ بکەن فەقەت لە چەند ساڵی ئەخیردا پێشڕەوی ئیسلامیستەکان لە کوردستان چۆن بوو ئەوانی کە نۆژە دەکەن ئەوانی کە ڕۆژوو دەگرن خەڵکی مەجبور دەکەن دڵاغ ئەو کەسانێک کە ڕۆژوو ناگرن ئەو کەسانێک کە ئەنگۆ بە ڕۆژوونین ئەنگۆ دەبێت لە بەرمە مەسەلەن مەشروب نەخۆن لە بەرمە ئەنگۆ نابێ بڕۆن مەسەلەن لە خیابانە لە ڕێستورانە برسی بن نابێنانی بخۆن هەرو کارێکە حکوومەت ئێرانە دەگەڵت دەکات یعنی هەنگاوەکانی ئیسلامگەرایی بەڕاستیم پێم وایە نمونونەکانی لەو وڵاتانێکی ئیسلام سەقامگیرە دەتوانین ببینین ئەنگۆ چاو لە مەهدی ئیسلامێ بکەن چاو لە عەرەبستانی سعودی بکەن هەتاکو ئێستا ژنانێکی تەحسیل کەردە مافی وایان نییە کە ڕوخسانیان بە جوانی دیار بێ پیاوە بۆیان دیاری دەکا هەر پیاوێکی موسڵمان لە وڵاتێکی عەرەبی 20,000 ساڵدا بە پێی ئامار زەواجە دەکا بەڕاستی ئەوە سوکردنی مرۆڤی پیاویشە کە تو بیهێنی تەواوی ئەقلیەت شعور و فەهم ئینسانیەت هەموو شتێکی و پیاوەی لەوەیدا کۆبکەوە کە فقط دە فکری سێکس و دە فکری جنسدا بێ یعنی بەڕاستی بە نەزەری من هێنانە ئارای باسێک بەڕاشکاوی باسێک کە ئێمە خۆمان لە ژێر ناوی خوازراو لە ژێر ئەوانە دایدی بەڕاستی دەبێ ئەوە نەمێنێ ینی دروستە مە تاکو ئێستا خەسارمان داوە تەبعەن چاوەڕێن کە خەساری دیکەش بدەین بەڵام ئەوانش دەبێەوەی بزانن کە ئەمە قبوڵی ناکەین بە تایبەت ئەمەی ژن یعنی ئەم پێم وایە کە هوشیاربوونەوەیەکی کۆمەڵایەتی لە نێو کوردستان بە گشتی لە ئارادەیە و ئەمنەوەی دەبینم دروستە یعنی من زۆر کەس پێی وایە کە ئیسلامگەرایی تۆسعی پەیدا کردووە حرەکەتەکانیان چۆتە پێشێ بەڵام من هەمیشە بیر لەو زەرفە زەمانیە و شەڕایەتێکی دۆخێکی کە ئەوانی تێدایە و ئەمەی تێدای نەگە چاوی لە دەکەم دەبینم دەستکەوتەکانی مەش بێ حەد زۆر بۆ ئەمە دەبینین کە لانی کەم بە هەزاران مزگەوت خەریکی فعالیەتە بە هەزاران مەلایکە هیچ کارێکی نییە بێجگە لە مفتەخۆری بێجگەلەوەی کە لە مزگەوتێکدا بنیشێ بە پوڵی مفتی خەڵکی ژیانی خۆی بەڕێوە بەرێ و چەند ژنان بێنێ و چۆنی پێخۆشە خەڵکی سوک تحقیر بکە دە هەڵسوکەوتیدا خۆی لە خەڵکی پێ زۆرتر بێ جایدیەوە ئیستثناش دێتە پێشێ کە مەلایەک ئینسانیەتەکەی بەسەر ئیسلامیەتەکەیدا زاڵ بێ دەکرێت مەلا هەبێ دەکرێت کەسی دیندار هەبێ کە کەسایەتی ئینسانەکەی کەسایەتی کە کولتوری ناوچەکەی زاڵ بێ بەسەر مەسئلەی دینەکەی داوە لە باری هەڵسوکەوتەوە کەمێک ئینسانی تر بێ بەڵام ئەوەی کە ئەمە ئەکسەریەتی خۆیدا دەیبینین یەک سەری مرۆڤی مفتەخۆرن کە بەڕاستی لەو کوردستانی دانیشتون لەو شۆنانە دانیشتون لە هەموو جگایەکی دنیا بەغیر لەوەی کە ژیان بۆ خەڵک تاڵ دەکەن خەڵکی پیاوی نزم دەکەن ئاستی پیاوی بەڕاستی دێنە دۆخێکی کە ئینسان شەرم دەکات کە پیاوێک ببێتە حرەس ببێتە نیگەهبانی ببوورە نێوگەڵی مەسەلەن ژنەکەی نێوگەڵی خوشکەکەی نێوگەڵی دایکی یعنی بیری پیاوێک بیری مرۆڤێک کە بە میلیاردها سلول بە قەولی دەڵێن دنیا و مێشکەدا خەریکی فعالیەتن خەریکی کارن دەتوانێت بەرهەمهێنەری اقتصادی بێ دەتوانێت فکری سیاسی هەبێ دەتوانێت ئاگاهی هەبێ زانستی علمی هەبێ خدمەت بە کۆمەلگای بخۆی بکە ئەتۆ تەواوی بیری ئەو پیاوی بینی خڕبکەوە دەنێو ببەخشە دەنێو مەسەلەن نێوگەڵ دەنێو مەسئلەی سێکس دەنێو یعنی تەحقیر و سوکایەتی بەڕاستی بۆ مرۆڤە بۆ پیاوە لەلایەکی دیکەش تۆ ژنی بکەی بە ژنێکی کە سیستمی پەروەردەی وڵاتێک لە ژێر دەستیدایە ژنێک کە دەبێت ساحەبی کەرامەت بێ ژنێک کە تۆ کە جنسی مەیە کە تۆ دەچینێ و سروش دەبینی هێزی هەیە قدرەتی هەیە دەتوانێت بڕیارێ بدا دەتوانێت هەڵبژێری ئەتۆ ئاستی ژنێکت هێناوە لە حیوانێکی کەمتر کردوێتەوە کە ناتوانێت لەسەر هەڵسوکەوتەکانی خۆی وەکو تاک بڕیارە بدا ناتوانێت لەسەر شێوازی لیباس دەبەرکردنی خۆی بڕیارە بدا ناتوانێت یعنی لێدان و توهین و سوکایەتی بۆ بەشێکمان
بەڕاستی قابلی قبول بوو، یعنی دەنێو کولتورەیدا وا بە تۆ دەنێو فکرە دینیدا بە تۆ دەڵێن کە تۆ دەکرێت لێت بدرێژنی چاک ئەو ژنە مسلمانەیە کە پیاوەکە هەرچ لێ بکە قبوڵی بکە بە پێی ئایەنەیە کە دەنێو سوورەی نەسادەیە جا ئەوانە بۆی دەنێو مەدا بۆیە دەنێو ئەو وڵاتێدا جێگر بوو چونکەوانە توانیویانە پێشی قسەکردنی مە لەگەڵ یەکتری بگرن دەستکەوتیوانە ئەو کاتێکە ئەمە ناتوانین بیر و ڕای خۆمان لەگەڵ یەکتری بگۆڕینەوە شەرت نییە مەرج نییە کە هەمووتان بیری منتان قبول بێ یا ئەمن بیری هەمووتانم قبول بێ گرینگەوەی کە مە بتوانین قسە بکەین لەگەڵ یەکتری بەڕاستی دەبێت دەرگاکانی قسەکردن بۆ ئێمە لەگەڵ یەکتر بکرێتەوە و من نابێ ئیزن بدەین کە ئیسلامیستەکان لە ناو کوردستاندا ڕێگا بەوە بگرن کە ئینسانەکان بتوان بیری خۆیان دەرببڕن واقعا کاتی وەی هاتۆ کە ئەوان بارگە و بنەی خۆیان لەو بەشەدا کۆ بکەنەوە هەر کەس ئەمن ساڵی 2013 لە هەولێر پیان لە رادیۆ دەنگی کوردستان لە یەکێک لەو رادیۆیانە بەڕاستی ئێستا زۆر حزوری زێهنم نییە بەحسێکم هەبوو لەگەڵ مەلایەکی مەلا دڵشاد دەنێو باسەکەی دایدی بلەخەرە من باز لە بیری خۆم دەکەم ئەویشدا باسی لەسەر مەسەلەی توندوتیژی لە ئیسلامدا ئەو دەیکوت کە ئیسلام توندوتیژی دەنێو بنەماڵەدا کەم دەکاتەوە میش دەقیقەن بە پێچەوانەی وین بیر دەکردم پێم وابوو کە ئیسلام بە پێی دەقەکانی خۆی هاندەری توندوتیژی دەبنە ماڵەدایە خولاسە بەسا تەواو بوو دیارە زۆرێک لە دۆستان زۆرش نیگەرانی من بوون بەڵام بلەخەرە ئەو شتە بە وانێک تەواو بوو مەچینە منتەقەی سۆران بلەخەرە فاسلەشی هەیە لە هەولێرە جمعەکەی تەواوی ئەو مزگەوتانە لەسەرەوەکێ کە ژنێک هاتوتەوە لە سوێدی و ژنە خراپانە و ژنە بەڕەڵایان هەدێن کوردستانی خراپ دەکەن یعنی ئەو هەموو نیرویەی کە ئەوانە هەیەە بە پوڵی مفت لەوێ دانیشتون جا من هاتمە سەروەی کە ئەو دوانە بەراورد بکەم لەگەڵ یەکتری بەڕاستی من کە چاو لێ دەکەم ئەمە بە نەبوونی تریبوون بە نەبوونی ئازادی بە تەواوی هەڕەشە و مەترسیانەی کە لەسەر گیان و وجود و فکر و هەموو شتێکمان هەیە بە نەبوونی ئیمکاناتی ماڵی هەموو کەسانی کە لەسەر مەسئلەی دین فعالیەتی تاکە کەسیان هەیە هەموو ئەفرادە بەڕاستی ئەمە بە خۆمان بەخێو دەکەین ئەمە زەحمەتی دەچێشین لەو وڵاتانە بەشی زۆری ژیانیمە بەوەی تەرخان دەبێ کە دە وڵاتیدا کە هەین ئینسانێکی ئەکتیو بین ئینسانێکی فعال بین ماڵیات لە وڵاتانە بدەین مفتەخۆر نەبین وە کۆمەلایەنە بودجێک بۆ 1 کڕۆن بۆ 1 پەنات لە هیچ جێگایەکەڕا بۆ ئێمە نایە و ئەمە هەرچی کە دەیکەین لەسەر هێزی فکر و وجودی خۆمانە بەڕاستی جاگەر ئەو دوانەمە تەرازێک بنین دەبینی کە دەستکەوتەکانی چالاکانی بواری یەکسانی خوازی چالاکانی بواری بیرمەندی و ئازادی خوازی بەڕاستی دەستکەوتی کەم نەبووە من جوان لە بیرمەکە چەندین ساڵەوەی پێش زمانێکی کە ماڵە من لە تارانێ بوو بەس لەسەر مەسئلەی دین دەکردرا بەڕاستی خەڵک بە چاوێکی زۆر ئەجیب چیان لە تۆ دەکرد کە تۆ باست دەکرد کە دەتکودە منە و باوەڕەم نێ یا بنەوەیەک بەحسێکت دەست پێ دەکرد بەرەنگارێکی زۆر بەنسبەت ئەو مەسەلە تووشت دەبوو بەڵام ئەمن ئێستا دەبینم کە دەو مەسیرەدا دەو ڕێگایدا کەمە هەڵمانگرتەوە کە مرۆڤایەتی خۆی بەڕاستی مرۆڤایەتی خۆی بستێنێتەوە بەڕاستی مرۆڤایەتی خۆی بستێنێتەوە زۆر کەسمان دەگەڵا زۆر ئینسانی گەورەمان دەگەڵا زۆر ئینسانی باشمان دەگەڵا من پێم خۆشە هەر لێرە باز لە یەک شتی دیکە بکەم ئەوەی کە دابەشکردنی هێز دەنێو ئیسلامدا وای کردو کە بەشێکی زۆر لە پیاوانی کۆمەلگای کوردی کە بنەماڵەکاندا یعنی گەرە تۆ لە تەیفی لە سەری ڕاچاو لێ بکەی هەتاکو خوارە لە حکوومەت و لە ئەو کەسانی کە لە پۆستەکان و لە ئەمری سیاسیدان تا دێنە خوارێ ئەوانی کە یعنی هەر کەسەی بەشێکی چکۆلە لە هێزی لە خانەی خۆیدا هەیە ئاخرین تەیفەکانی ئەو هێرەمە ئەو هێژمونێکەمە دەبینین دەکەوێتە خانەی پیاوانێکی ئاسایی لە نێو کۆمەلگای کوردیدا ئەو بۆ نمونە کۆمەلگای کوردی نمونەیەکە کەمە دەیهێنینەوە لەسەرەوەی کەمە کوردین بە زبانی کوردی قسە دەکەین دەناوە لە هەموو بەشەکانی دیکەش کە ئیسلام یا دینەکانی دیکە حکوومەتیان هەیە بەڕاستیەوە ئێمە دەبینین
ئەو دابشکردنە هێزەوای کردو کە ئەگەر پیاوێک مەسەلەن بۆ نمونە کارگەرێکی ئاسایی بێ لە دەرێ کار بکە هەموو خەڵک پیان وا بێ کە بلەخەرەوە لەباری مەسەلەن ئەو پۆزیشن ئیجتیماعی کە ئەو تیدایە ڕەدەیەکی خوارەیە لەباری اقتصادیەوە فەقیر بێ نەدار بێ بەڵام کە دەچێتەوە ماڵە خۆی دەتوانێت بەسەر بە پێی دەقی دین دەتوانێت بەسەر ژن و منداڵی خۆیدا حکوومەتێ بکە واتە حکوومەتێکی پسکولەی لە نێو ماڵە خۆیدا پێدراوە پێبەخشاوە جا من بیستم کە سپاسێکی زۆر 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 تایبەت زۆر ئەمن بەڕاستی قەت سپاس لە ژن ناکەم کە لەو مەیدانەدا خەریکی خەبات بێم چون پێم وایە کە ژن بەو هەموو چەوسانەوەی دەگەڵی کردراوە بەو هەموو سوکایەتی کە دەودینەیدا پێی کردراوە هەرچی کە بیکا کەمی کردو هەرچی کە بیکا ئێستا هیچی نەکردو بەڵام هەر پیاوێکی کە ئەمن دەو مەیدانەدا دەیبینم کە هەنگاو دەنێ بۆ مەسئلەی یەکسانی خوازی بەڕاستیە من بخۆم بەش بە حاڵی خۆم پێی سەرسامم بەوەی کە مرۆڤێک دەست لە پێناسەکانی هێز هەڵدەگرێ جودا لەوەی کە دەست لە پێناسەکانی هێز هەڵدەگرێ بەسەر نایهەوێت کە ئەو هێزە قێزەوەنەی بەکاربێنێ دێ خۆی دەمەترسی بەرەنگاربوونەوە دەگەڵ کۆمەڵگا و نەریت و کولتوری دواکەوتوش داوێ خۆی دەمەترسی وەی داوێ کە هەڕەشەی لێ بکرێ خۆی دەمەترسی وەی داوێ کە سوکایەتی پێ بکرێ پێی بڵێن ئەها ئەتۆ مەسەلەن ئینسانێکی کە شەڕەف پارێزنی ئینسانێکی کە ئەوەنی هەزار دانە سوکایەتی پێ بکەن بۆی بەڕاستی هەر مرۆڤێکی کە هەر پیاوێکی کە دێتە ئەو مەیدانەی بە نظری من جارێکی دیکە ئەو هیوانەی کردنی و فکری ئێمە بوونی هەیە بۆ داهاتوی مرۆڤایەتی بەڕاستی وەکو چرایەکی ڕووناکە کە دە هیندەی دیکە هێز دەدا بە تۆ کە لەو بوارەدا خەریکی چالاکی و فعالیت بی من زۆر دقیق نازانم بەڕاستی زۆر ئاشنانیم بەو سیستمە نازانم چەندە وەختمان تێپەڕ کردو من هەروە خەریکم قسە دەکەم دۆستان دیسان بەحسێکی دیکە کە هەر لەسەر مەسئلەی ئازادی ڕادەربڕین و ئەوەی کە ئەمە بتوانین بە سوڕەتی ڕاشکاوانە لەسەر هەر بابەتێک لە کۆمەڵگای خۆماندا بە تایبەت بابەتێکی تابۆ وەکو ئیسلام قسە بکەین ئەوەی کە ڕۆڵی تاک ئەوەی کە تاک چەندە گرینگە دەنێ ئەوەی کە هەم بەحسەکان بڕێتە پێشێ هەمەوەی کە پێناسەکانی ئازادی خۆی دیاری بکە شاید من ئەگەر میسالێک لێ بدەمەوەی کە ئەو کەسانێک کە باوەڕی ئیسلامیان هەیە من پێم وایە یەکێک لە مەترسیەکانی کە لە وڵاتەکانی ئوروپاییش ئەمە دەبێت زۆر بە جددی پێگیری بکەینەوەی کە لە وڵاتانە کە بەس ئازادی تاک دەکردرێ پیان وایە کە بەڕاستی ئازادی تاک دەنێو دینی ئیسلامدا دەتوانێت دە سنووری خۆیدا ببێنێتەوە یعنی پیان وایە کە دەکرێت ئازادی و مافی تاکی مسلمان دەتوانێت دە چارچێوەیدا تاکدا بمێنێتەوە بەڵام هەرچی ئەمە کە لەسەر مەسئلەی دین زیاتر دەڕۆینە پێشە دەبینین کە ئەسڵ شتە تەقریبەن مەحاڵە مەسەلەن بۆ نمونە ژنێ مسلمان ئەرکێکی ئیسلامی لەسەرشان ئەرکەکەیەوەی کە بەخۆی دەبێ مثلەن شێوازی لیباس دەبەرکردنی شێوازی هەڵسوکەوتی شێوازی ئیتاعەتکردن لە مێردنی ئەوەی کە چەندە جۆڕایاڵ بێ شێوازەوەی کە بۆینە لە دەرێ کار بکە زمانێکی دەتوانێت کە مێردەکەی ئیزنی بدە شێوازەوەی کە هەڵسوکەوتی دەگەڵ منداڵەکەی چۆن بێت چۆن منداڵی خۆی پەروەردە بکە کە منداڵێکی مسلمانی جۆڕایاڵی لێ دەربێت جا چکر پیاوی مسلمان ئەرکی تایبەت بەخۆی هەیە پیاوی مسلمان ناتوانێت فقط مسلمان بە دەخانەی خۆیدا دەبێت شەڕەف پارێز بێ دەبێت ناموس پارێز بێ دەبێت هەر کەس کە بەرعەلەیهی بە دژی دینبی هەبێ قسەیەک بکە دەبێت بتوانێت بەرەنگاری بێتەوە دەبێت قسەباسی مەلاکانی کە بۆی دەکەن بتوانێت جێبەجێ بکە دەبێت دەسەڵاتی بەسەر ماڵ و منداڵ و ژن و منداڵی خۆیدا هەبێ یعنی هەموو ئەوانە کە ئەتۆ دێنی لە پەنای یەکتردادنێ منداڵی مسلمان دەبێ مسلمان بێ ناتوانێت بڵێ من مسلمان نیم دەبێ بە مسلمانی گەورە بێ یعنی تۆ چاو لەوانە کە دەکەی لە پەنای یەکتریان دادنەی دەبینی ئەسڵ ئیمکانی نییە کە تۆ بتوانی لە وڵاتێکی ئیسلامیدا باز لە ڕۆڵی تاک وەکو خۆی بکەی باز لەوەی بکەی کە سنووری ئازادەکانی تاکێک زمانێک تەواو دەبێت کە سنووری ئازادەکانی تاکی پەنای دەست پێ دەکە لە حاڵێکی دامە ناتوانین ئەوەی دەنێو کۆمەڵگاکانی خۆماندا بینین نەتەنها ناتوانینەوە بینی ئەمە ئێستا لە ئەوروپاژەوەی نابینین
ئەمە ئێستا دەبینین کە لە وڵاتێکی وەکو مەسەلەن سوێد یا وڵاتەکانی دیکەی ئەوروپایی بەڕاستیەوانە خەریکن بەکارهێنانی بە سوء استفادەکردن لە مەسئلەی دموکراسی خەریکن ئەو باوەڕە دژ بە ئەو واقعەن دژە دموکراسی واقعەن دژ بە مرۆڤایەتی خەریکن بە بەکارهێنانی ئەو وشانە ئەو چەمکانێک کە لە ئەوڵدا باسمان کرد کەمە جارێکی دیکە دەبێ بڕۆینەوە نێویان خێنەوەیەکی کەمێک زانستیانیان بۆ بکەین و بتوانین کەڵکی لێوە بگرین کە ئەو مەشروعیەتە دروینەی کە ئیسلام داوێتی بەخۆی بەڕاستی لێ بستێنینەوە و کۆمەڵگایمە بتوانێت بێتەوە کۆمەڵگایەکی کە مرۆڤایەتی تێدا سەقامگیرە مرۆڤایەتی وەکو خۆی ئینسان وەکو خۆی ژن و پیا و دەڕادەیەکی یەکسان بەڕاستی کە منداڵ تێدا بایخی هەیە منداڵ تێدا ئەرزشی هەیە پەیوەندیەکان بە نرخن پەیوەندیەکان لە ڕووی وەی نەکە تۆ ئیسلام بۆ دیاری بکە کە چه هەژن ببەخشە بە نکاحی چێ دەربێت چەندە پوڵ وەربگرێتە ئیزایدا ئەتۆڵان چالێکە لە وڵاتانی ئەوروپایی بەڕاستی شتیوانێ کە تۆ بڕۆی بڵێ وەڵام من مەسەن 2 کیلۆم زێر دەوێت جا دەچم مەسەلەن ئەو کابرایە دەوڵەمەندە سێژنیشی هەیە قەیدە ناکە یعنی بەڕاستی ئەو شەڕە بەوەیە کە ڕۆڵی تاک کەسایەتی تاک خەلاقیەتی تاک بوێری تاک ئازادمەنشی تاک ئەوانە جارێکی دیکە خۆی ببینێتەوە بتوانێت گەشە بکە و بتوانێت دەنێو کۆمەڵگایمەدا بێتە هیوایەک بۆی کە جیلەکانی داهاتووی ئێمە بەڕاستی بتوانن ژیان بکەن بەڕاستی ئەمە تاکو ئێستا ئەو شتی هەر بۆ نمونەدا شاید ئەمە 4-5 دەهەی ئەخیر فقط دیتومان ئەوەندێکی ئەمن لە ژیاندا بووم ئەوەندێکی ئەمن دیتومە تاکو ئێستا فقط شەڕ فقط کوشتن ئەو مسلمانە ئەو سونیە ئەو شیعەیە ئەوە فقط تەبلیغات ئەڵانە تۆ چالێکە دەوڵەتی ئێرانە تەواوی هەول و تەقەلای ئەوەیە کە ژنەکان لانی کەم 5 منداڵیان بێ یعنی هەموو ژنێکی وەکو کارخانەیەکی دەبینێت کە منداڵی شیعی بۆ دەربێنێ کە لانی کەم 5 دەنا تا 13 ئیمام لەلایەکی دیکەمە دەبینین مەسەلەن ئەوە لە فلستین وڵاتانی ئیسلامی تورکیا تەواوی ئەو وڵاتانە کە خەریکن مەسەلە ئیسلام جارێکی دیکە نەوژەن دەکەنەوە بۆی کە دایرەی هێزی خۆیان قودرەتی خۆیان حکوومەتی خۆیان لەسەر ڕوحیمە لەسەر ئێسکیمە لەسەر وجودی خەڵکی سویل خەڵکی ئاساییدا بەزرێنن هەر کەڕەتێکی ئەمە مەیدان بەوانە دەدەینەمە ئیزن بەوەی دەدەین کە داهاتووی منداڵەکانی خۆمان داهاتووی جیلەکانی داهاتوومان بەڕاستی دەناسەقامگیری بەڕاستی دەترس دەوەحشت دەوەی کە تۆ قەت باوەڕت نەبکە دەقەیەکی دیکە دەتوانی دەژیاندا بیانەبی یعنی مە خەریکین یارمەتی بەوەی دەدەین بۆیە با لە جگایەکی ڕا دەست پێ بکەین بەوەی کە بەحس لەگەڵ یەکتری بکەین هیچ قەیدێ ناکات دەکرێت بەشێک لە قسەکانی من پەیوەندی بیر و ڕاگۆڕینەوە دەگەڵ هەنگۆ بتوانێت خۆی گەورەتر بکە خۆی باشتر بکە خۆی بەهێزتر بکە دەکرێت من ئیرادم هەبێت دە قسەکانمدا دەکرێت ئێوە زۆر باشتر لە من لەسەر مەسئلانە بیر بکەنەوە بەڵام با بوێرین لەگەڵ یەکتری قسە بکەین بوێرین ئەو تابۆی دنیا کۆمەڵگای خۆماندا بشکێنیەوە لەسەر هەموو بابەتەکانی کە دەتوانێت کۆمەڵگایمە بەرەو پێش بەرێ ئەڵانەمە لە وڵاتی سوێد تقریبا 100 ساڵەوەی پێش حەمامکردن شاید بۆ ژنان شتێکی عیب بوو بێ بەڵام ئێستا لە کۆمەڵگایەکی داین کە هیچ حرەکەتێکی هەڵس و کەوتێک لە مەسەلەی ڕێکخراوە لە مەسەلەی حیزبی سیاسی لە مەسەلەی پەروەردە بەبێ ڕێزگرتن لە مافی تاک ناتوانە بڕاتە پێشێ یعنی بەڕاستی ئەمەش دەبێت لە جگایەکی حەول بدەین کە لە ڕێگای هاتنەکایەی دێباتێکی ڕاشکاوانە بتوانین کۆمەڵگای خۆمان لەو هەڵدێری کە لێ ڕاوەستاوە بەڕاستی لەو هەڵدێری کە لێ ڕاوەستاوە بەرەو ئاستێکی دیکە بەرین بتوانین ژیانێکی خۆش بۆ خۆمان و بۆ جیلەکانی داهاتوومان دەستەبەر بکەین ئەمن مەوردێکی دیکە کە دیسان وەکو بە قەولە دەڵێن
و بیرهێنانەوەیەکی دیکەیە بە تایبەت ڕووم لە ژنان و پیاوانی کۆمەڵگای خۆمە بە تایبەت ژنان پێم خۆشەوەی دەرک بکەن ئەوەی متەوەجه بین کە ساڵانێکە ئەمە دە مەیدانێک داین دە دۆخێک داین کە لێمان دەکوژرێ کە سوکایەتیمان پێدەکرێت کە تۆهینمان پێدەکرێ کە ئینسانیەتمان دەچێتە ژێر پێ حەقی اقتصادیمان دەخورێت دزیمان لێ دەکرێت هەموو ئەوانە ئەو کەسانە دەگەڵمان دەکەن کە بە پێی یاسایەکی دینی پێیان وایە کارێکی مەشروع دەکەنە من بەڕاستی زۆر خەتا لە تاکی مسلمان ناگرم زۆر کەڕەت ئەو تاکە سڤیلانەی کە دە کۆمەڵگای مەدان ئەوان پێیان وایە ئەو شتێکە خەریکن دەیکەن ئەوە دینە مەشروعیەتی پێدەدا ئەوە دین دەڵە دروستە پەس دروستە پەس نابێت تۆ مەشکوک بی پەس نابێت تۆ تووشی دڵە ڕاوکە بی تووشی تەردید بی بڵێ ئەو کارێک کە دەیکەم هەڵەیە واتەمە هەر زەربەیەکی کە دەیخۆین واقعان لەبارەی یاسایەکی دینی هاتۆ دەنێ و کۆمەڵگای مەدا بە پیاوی کورد دەڵێت تۆ دەبێت ئاوا هەڵسوکەوتێ بکەی و ئەو پێی وایە کە هەڵسوکەوتە دروستە جامەت دەتوانین ئەو یەکەوەی کە دەبێت ژنان بەڕاستی و پیاوان ئەوەی تێبگەن کە ئەو دۆخێک ئێستا دەنێ و کوردستاندا حاکمە بە تایبەت بە نسبەت ژن بەڕاستی دۆخی شەڕە یعنی بدە دۆخی شەڕدا ئەتۆ کەسێک کە لە بەرابەری تۆدایە احتمالی هەیە مافی تۆ بخوا احتمالی هەیە سوکایەتیت پێ بکە لێت بدە هەڕەشەت لێ بکە بتکوژێ و ئەمە هەموو حەڕوکە هەموو هەڵسوکەوتانە بە نسبەتی ژنی کورد دەبینین ئەمە ژن دەبینین کە لە دیتنی منداڵی خۆی مەحرومە ئەمە ژن دەبینین کە ژنی بەسەر دێ فقط بە خاطرەوەی کە یاسایەکی دینی دەڵێ ئەو خانمە ناشێزەیە چون مەسەلەن بۆ مەسەلەی سێکس هەر دەقەیەکی کە پیاو دێهوێ ڕازی نابێ و بە خاطری وەی لە تەواوی حەق و حقوقی ئیسلامی خۆشی حتا لێ دەستێنرێ ئەگە پاروویەکی بەزاریە بێت دەتوان پارۆکەشی لێ وەرگرنجا شەقێکی لێ دەنفڕی دەنە دەرێ جا بۆیە ژنی ئێمە دەبێ حاڵی بێ کە بەڕاستیەوە دۆخێکی شەڕە و پیاوی مەش دەبێ حاڵی بێ کە شراکەتی ئەو نائەداڵەتەیە ئەو هەموو زوڵم و زەڵاڵەتەی کە بە نێوی دین بە گۆڕینی ئەو چەمکانەی کە بەڕاستی چەمکی مێژوین وەک وشەی عەداڵەت بە گۆڕینی وانە بە هەڵفریواندنی خەڵک چی دیکە دەو ڕێگایەدا هەنگاو نەنێن یعنی تاک بتوانێت ڕۆڵی خۆی هەبێ و بتوانێت بەرهەڵستی و شتانە بێتەوە جا دە قسەکردندا بێ یا بە قەولی دەڵێن دەکرداری خۆماندا بێ بەڕاستی نەهێڵین چی دیکە پێش بەمە بگیرێ بۆی کەمە بتوانین لەگەڵێکتری پەیوەندیمان هەبێ قسە بکەین زانستەکانمان لە مەحەک بدەین و بە قەولی دەڵێن لە مقابل ئەو لە بەرامبەر ئەو زوڵمانەی کە دەکردرێ بێدەنگ ببێنینەوە بەڕاستی قسە ئەوەندە زۆرە دی داوای لێبوردنم هەیە من ئاوای یەکلایەنە کە قسە دەکەی بە کەیفی خۆشت مزری شتیشی لێنێ پێشت پێ بگرن دی دەکرێت بەحسەکە جێجێکەمێک بۆ لایدا بڕۆ یەک مورد کە من پێم خۆش بوو پێشوەیکیانی ئەو باسی خۆمان بەرەو کۆتایی بەرین تا دەفەی داهاتوو کە دێمەوە خزمەتتان بە باسێکی زۆر مشەخص شده من فقط ئەو دەفەی پێم خۆش بوو باسەکان باسێکی خۆمانە بێ و باس لەوەی بێ کە ئەو زەرورەتی قسەکردن زەرورەتی دەرکەوتنی خۆمان و نەترسانە من یەک هۆکاری دیکەی کە پێم وایە باشترە بەوەی بگەین کە دەبێت لەسەر هەموو مەسئلەکان بە ڕاشکاوی قسە بکەین بە تایبەت ژن دەدیدی مندا ئەوەیە کە ئیسلام واقعاً وای کردو کە ئەمە هەست بە مرۆڤبوونی خۆمان نەکەین هەست بەوەی نەکەین کە ئەمە مرۆڤین زۆر کەڕەتە ئیسلامەکان کە باس دەکردێت دەڵێن ئیسلام لە زمانێکی کە لە دوورگەی عەرەب هات ئەو کچانەی کە زیندە بە گۆڕ دەکردران ئەوانەی هێنا نەجاتیدان ئەو نەیهێشکە ئیسلام نەیهێشکە زیندە بە گۆڕ بکردرێ یەکەوەی کە من پێم بە ئەو شتە ئەوەندە یعنی هیندەی تەبلیغات پێکراوە هیندەی ڕێکلام پێکردراوە کە گەورەیان کردوتەوە کە وەها شتێکە بۆ کە شتە بە حەقیقەت ئەو جوورە نەبوو یعنی حتاگەوە کولتورێکی دوورگەی عەرەبیش لە ناوچەیەکی تایبەت بوو بێ شتێکی گشتگیر لە هەموو منتەقەکەدا نەبوو دووهەم ئەوەی کە
ئەمە هەر لەو سەردەمیدا ئەمە ژنێکی وەکو خەدیجە دەبینین، ئەمە ژنێکی وەکو هند دەبینین، یعنی ئەمە ژنێکی وەکو خەدیجە دەبینین کە دە ئوموری اقتصادی ناوچەی خۆیدا ساحەبی قودرەتی سیاسیە، قودرەتی تجاریە، یعنی دە اقتصاددا کەسایەتی خۆی هەیە، تاجرێکە. ئەمە هند دەبینین کە یەکێک لە کلیددارانی خانەی کەعبەیە، و ئەمە ژنێک دەبینین کە لە ئەمری سیاسی زمانی خۆیدا ساحەبی دەسەڵاتە. بەڵام دروست بە دوای ئیسلامدا، ئیسلام کە هاتۆ کە ژنیان داپۆشی و دەنێو کولەکەی کە ڕەشیاننا، بەڕاستی تۆ نەتەنها ژنی نابینی، نەتەنها ژنی هەڵکەوتوو نابینی، نەتەنیا یانێ تۆ ئەگەر لە تەواوی مێژووی ئیسلام چاو بکەیت تۆ ناتوانانی نێوی دوو ژنی بێنی کە جگای هیند و جگای خەدیجەی بگرنەوە. دەرنەتیجە بەڕاستی ئیسلام ژنی زیندە بەگۆڕ کرد، بەڵام بە جەستەنا، بە ڕوح، بە بیر، بە بیرمەندی، بە بڤێری هەموو ئەوانەی دەنێومەدا کوشت، توانی هەموو ئەوانە دەنێومەدا بکوژێت، توانی لەمە بوونەوەرێک ساز بکە کە ئەگەر لە سەریشی بدەن پێی وا بێ کە ئۆکەی لە سەردان لە تەپڵە سەری بدەن ئەوە بەشی وێ. بۆی بەڕاستی ژنەکانی مەدەبێت لە جگایەک وە خەبەر بێن، ئەگە قەرار بێ بە مردن، ئەگە قەرار بێ کە تۆ 100 ساڵ ژیان بکەی بەڵام مرۆڤ نەبی، شاید زیندە بە چاڵکردنەکە بۆ شخصی من بۆ خۆم زۆر زۆر ئەرجەحیەتی هەبێت، زۆر بە نرختر بێ، تا ئەوەی کە من لەباری ئینسانی و ئینسان حساب نەکرێم، بەڵام بە جەستە مەسەلەن بوونم هەبێ و پیاوێکی موسڵمان بتوانێت جەستەی من وەکو مڵکی خۆی بۆ چێژ و بۆ کەیف و بۆ منداڵبوون کەڵک لێ وەرگرە. بۆیە هیوادارم کە لەسەر ئەو مەساڵانە کەمێک بە وردی هەمومان بیر بکەینەوە، بەڵکو بتوانین کە دەشتوانین، کە من دڵنیام دەتوانین، ئەمە باوەڕمان هەیە و بەڕاستی ئەو باوەڕەگە دەنێومەدا ساغ بێتەوە ڕیشە بگرێتە ئاڵوگۆڕکردنی ئەو بیرۆڕایانەدا، و ئەمە دانیشین لەسەر ئەو چەمکانە، لەسەر ئەو بابەتانێک کە ئیسلامیستەکان خەریکن کەڵکی لێوەردەگرن، دیندارەکان خەریکن کەڵکی لێوەردەگرن، دیارە مەسیحیەکان تا ڕادەیەکی زۆر پێشیان پێگیراوە، حکوومەتیان لە دەست دەرهاتۆ، دیارەوانیش حکوومەت دەسەڵاتێکی ناڕاستەوخۆیان هەر هەیە، بودجەی زۆر چاکی اقتصادیان هەر هەیە، تاکو ئێستاش دەتوانن خەڵکی ئاسایی بچەڵسێنەوە. ئەوەش دیارە لە بابەتی دیکەدا باسی لە دەکەین، بەڵام ئەوەی کە من کوتم مەسەلەی ئیسلام فەقەت بۆی کە مەسەلەیەکی ئەکتوێلە لە وڵاتی ئێمە، مەسەلەیەکی کە بەسەر ژیان و ماڵ و وجودی مەداخەلیکە حکوومەت دەکا هەموو جورە، ئەمە بۆیە زۆرتر لەسەر مەسەلەی ئیسلام دەنا، لەسەر مەسەلەی مەسیحیەتیش یا یەهودیەتیش یا تەواو یا حتا بودیسم و ئیدئۆلۆژیەکانی دیکەش ئەمە دەتوانین زۆر شت بڵێن کە دەوەیدا زەرەری مرۆڤایەتی بە گشتی تێدایەوە، زەرەری ژنی زۆر زۆر بە تایبەتی. هیوادارم زۆرم ماندوو نەکردبن هاوڕێیان، بۆی کە زۆر خۆمتان لە پێش چاوی نەخەم و بۆ جاری دیکەش حاضر بن کەمێک جۆ بدەم بە قسەکانم، هەوڵ دەدەم کە یەک دوو شتی کورتی دیکە باس بکەم و لە خزمەتتان و شمرەخەس بم و دواتر کامنتەکانی هەمووتان بخێنمەوە و هەوڵ دەدەم کە جوابی بەشێکیان بدەمەوە، هیوادارم کە بتوانم جوابی هەموو پرسیار یا سوال یا تەشویق هەر شتێکی کە هەیە بدەمەوە. موردێکی دیکە من پێم خۆش بوو جودا لە باسەکە باسی لێ بکەمەوەی کە من هەر تقریبا یەک دوو ڕۆژی ئەخیر دیتم کە مەلایەکە لە کوردستانە هەڕەشەی کردو باسی وی کردو کە ئیزدەدەکان دەبێت لە بەین بچن و دەبێت بکوژرێن و دەبێت قەتڵعام بکرێنەوە دیسان. دیارە ئەو بیرە مەترسیدارە بەڕاستی لە ڕەگ و پووکی کتێبەکەیاندایە، لە ڕەگ و پووکی ئەو کتێبە بەتاڵیدا کە بەڕاستی بە خوێن نووسراوە، بەڕاستی لە دەریای خوێندا خەریکە دێ و دەڕا دەنی و ئەو کتێبەیدا بوونی هەیە. ئەمن شاید پێم وایە هەفتا و یەک لەحسە گەر ئیجازە فەرمونون، پێم وایە تاکو ئێستا 74 کڕەت فەرمان لەسەر ئیزدەدەکان جێبەجێ کراوە، لەسەر مرۆڤگەلێکی کە بەڕاستی ئازاریان بۆ هیچ کەس نەبووە، کوردێکی ڕەسەنی کە لە ناوچەی خۆیدا خەریکی ژیانی خۆی دەکات. دیارە لەباری بیرەوە، لەباری باوەڕی دینیەوە من باوەڕیوانیشم قبوڵ نییە، من بەخۆم کەسێکی پێم وایە کە هەموو باوەڕەکان باوەڕی دەستکردن،
بەڵام هەر بیرێکی کە هەیان بێ تاکو ئێستا 74 جار لە لای ئیسلامەکانەوە فەرمان دەرکراوە کە دەبێت بکوژرێن دەبێت لە بین بچن فقط بە خاتریەوەی کە باوەڕی خۆیان هەیە دەڵێت تۆ دەبێت باوەڕی خۆت نەمێنێ و ئەوڵین جاری کە ئەو فەرمانە دەرکراوە لە زمانی عومەریدا بوو و ئەگە کوردێکی موسڵمان خەریکە نێوی عومەری بە پێی وایە کە ئینسانێک بووە بەڕاستی من لە خۆم شەرمێ دەکەم کە قاتڵی بەڕاستی ئینسان کوژێکی مەترسیداری کە هروژمی کردوتە سەر خەڵکی ئاسایی کە ژن و منداڵی ئەو هەموو ئینسانانی بردووە کردوێتی ئەسیر تەعەدای لێ کردوون تەجاوزی پێکردوون سێکسی بە زۆری دەگەڵ کردوون کڕین و فرۆشی پێکردوون ئەڵانەوانە بوونە هەموو کەسیمە بوونە کەسوکاریمە لە هەموو جگایەکی دەبێت لە بەڕەدا هەموو قسەکردنی ڕۆژانەماندا دەبێت باسییان لێ بکەین نێویان بێنین بە احترامەوە و بەڵام ئەگە چاو لێ دەکەی تەواوی مێژووی کورد دەخێناوی دەستیوانەدا ینی ئەوانە بە دەستی خۆیان سەری خەڵکی کوردیان پەڕاندۆ کوشتیاریان لەمە کردو بەڕاستی زۆر جگای بۆمە جگای شەرمە کە ئیزم بدەین مەلایەک توانای وەی هەبێ وا بەبێ شەرمی باز لە فتوای کوشتن باز لە کوشتن بکە ئەویش بە نیسبەت خەڵکێکی کە خەڵکی خۆمانن یا بە نیسبەت هەر مرۆڤێکی دیکە بەڕاستی و مەلایە من باوەڕم بە کوشتن نییە بەڵام من باوەڕم بەوەیە کە دەبێ هندی بێمەحەلی پێک بکردرێکە کە نەتوانێ وەها قسەیەکی بکە کە ئەو قسانە کڕیاری نەبێتە کۆمەڵگای ئێمەدا ئەمە حەڕەکەتی گاندی ئەگەر لە هیندێ چاو لێ بکەین گاندی حتاگە بە نسبەتی ئەو خەڵکێک کە وەدووی کاریزمایەکی وەکو گاندی دەکەوتن پێی کوتن کوتێن گۆ نابێت تونند و تیژێ بکەن بەڵام لەسەر ویستەکانی خۆتان وەکو مرۆڤ ڕاوەستن حورمەتی یەکتر بگرن شەڕ مەکەن تونند و تیژێ مەکەن نەتیجەکەی چ بوو نەتیجەکەی ئەو بکە وڵاتێکی وەکو هین توانی وڵاتێکی وەکو ئینگلیس کە ئاوا ئەو وڵاتی دەچەوساندەوە لە بینی بەرێ بەڕاستی لە ئەریکەی قودرەتی بخە باشە چۆن ئەمە دەبێت دانیشین لە بنجێ مەلایەکی کە باز لە کوشتاری بەشێک لە خەڵکی ئەمە دەکا چۆن ئەمە دەبێت دانیشین جۆ بگرین لە مەلایەکی کە باز لەوەی دەکاکەرە پێشی خوشکەکە چۆن بگرە مەهێڵە ئەو جیرانە داوە هەڵسو کەوتێ بکە مەهێڵە دایکت ئەوەی بکە بەڕاستی ئەمە چۆن جۆ لەوانە دەگرین چۆن مەیدانیان دێت چۆن بە جۆگرتنی خۆمان خەریکن یارمەتیان دەدەین کەوانە ئەوەندەی دیکە ڕیشە دەنێ و خاکی کوردستاندا بگرن وە لە بودجەیەکی کە وەزارەتی ئۆقاف و لە کوردستانیش ئەو پوڵانیان دەڕژێتە نێو جیرفانی یعنی خەریکین یارمەتیان دەدەن کە بودجێ زیاتریشیان بدرێتێ بۆ چونکە 10 نەفەری وەکومە دەچێت لە پێشیدا دەنیشە جۆی دەداتێ تونند و تیژی لە کۆمەڵگاکەماندا دەباتە سەرێ مەیتی کچەکانمان لە پارک و لە خیابان و لێر و لەوێ دەبێ بکەوێ ینی بەڕاستی دەبێ خەڵکی کورد هەمومان جارێک بە خۆماندا بینەوە واقعەنەمە خەریکی چین واقعەنەمە خەریکین چ دەکەین بۆیە هیوادارم کە ئەو مەلایەکە و قسەی کردو بە دڵنیایی ئەمە جوابی خۆی دەدەینەوە دەکاتی خۆیدا ئەمە حتمما لە مانگی 3دا دانیشتنێکمان دەبێت لە وڵاتی سوێد و نەتەنیا جوابی فقط بە قەولی دەڵێن کەلام حتمما دەجێ خۆیدا ئەمە جوابی ئەمەلیشمان دەبێت جاو جواب بە ئەمەلیە دەتوانێت مزاهرەیەک بێت دەتوانێت کۆکردنەوەی خۆمان بێ وەکو حەڕەکەتێکی مەیدانی کە بەڕاستی پێشیوانە بگرین و ئیجازە نەدەین چی دیکە کوردستانمان بۆ بکەن بە عەرەبستانی سعودی و ئەفغانستان و هەموو وڵاتانی کە شێرپەنجەی ئیسلام تیاندا دەڕاتە پێشێ بەڕاستی بەغیرە ڕەشایی بەغیرە تارمایی بەغیرە کوشت و کوشتار و جنایەت هیچی دیکە ناتوانێت تێدا ببینیەوە ئەڵانە تۆ چاو لێ بکە تەوای ئەو کەسانە یانی من دەتوانم نێوی چەندین کەس وەکو لە کاگمەریوانی ڕابگرە لە عوسمانی مەلای لە گوڵاڵە کەمانگەردەیان کەسی دیکە کە لە کوردستانێ کتێبێکیان چاپ کردو کە خەڵک بیخێنێتەوە شار بەدەر کراون وڵات بەدەر کراون
واقعەمە جارێک بین بزانین بۆ ئەوانە ئەوەندە دەترسێن کە خەڵک کتێب بخێنێتەوە، کە خەڵک زانست کۆ کاتەوە، چونکەوانە لە نائاگاهی ئێمە لە نەزانینی ئێمە پێدەگەن. هاوڕێیان موردی ئاخریش قەرارەمە ناوەندێک دادنەی ناوەندی بیری ئازاد کە دانراوە ئەو ناوەندە لەوەی دواوە ماوردە وردە بابەتەکانی خۆمان زۆر منەظەم قەرارە هەر هەفتەدامە 3 کەس بابەت پێشکەش بکە و زۆر ڕاستەخۆ لە خزمەتتاندا چونکەمە دیارە تریبون زۆر کەم هەیە بۆ کەسانی کە دانهێوێت لەسەر مەسئلەی دین بە ئەلەنی قسە بکەن بە ڕاشکاوی قسە بکەن. هیوادارم کێرە بۆ خۆمان بێتە تەلەڤیزۆنێکی خۆمانە کە ئێوە دۆستان بتوانن پەیوەندیتان لەگەڵمان هەبێ. باشێکەشی ئەوەیە کە ئەمەش دەتوانین بیر و ڕای ئێوە ببینین، ببیستین، بیخێنینەوە و بزانین کە ئەو کەسانی کە دەگەڵمان بەشدارن بۆ باسانە ڕاو بیر و بۆچوونیان چێەوە ئەوە تەبعەن یارمەتی دەریمە دەبێ بۆی کەمە بتوانین باشتر کارەکانمان پێشکەش بکەین. دە موردی ناوەندیشدام فقط پێم خۆشەوەندەی بڵم کە هێرشی ئیسلامیستەکان لەسەر کوردەکان لەسەر خەڵکی ئێمە لەسەر باوەڕمەندانی ئێمە لەسەر باوەڕمەندانی ئێمە بە مەسەلەی ئینسانی لەسەر ئەو کەسانەی کە بلەخەرەجا ئاتەئیست بوون، کۆمۆنیست بوون، بیرجیاواز بوون، هەر نێوێکی کە دەتوانین لیان بنێ ئەوانە توانیویانە بەڕاستی تێرۆرکردن، کوشتن هیچ شتێک نەماوە دەگەڵ ئەو تەیفانە نەکردرێ. بۆ ئێمە پێمان وایە کە دەبێ ئەمەش خۆمان ڕێک بخەین و دەست پێ بکەین بە مبارزەیەکی کەمێک منسەجەمتر یەکتر پەیدا بکەین لە پەنای یەکتردا هێزێکی باشتر دروست بکەین بۆی کە بتوانین بە بەرنامە دەگەڵیان کار بکەین هەرچەنەوان هێز و دەسەڵات و پوڵ و ئیمکاناتیان بێحەد زۆرە، بەڵام ئەمەش خۆمان دەستی کەم ناگرین، باوەڕمان بە خۆمانەوە پێمان وایە کە هەموو تاکێک دەتوانێت هێزی زۆر تایبەت بەخۆی هەبێ. بۆیە هیوادارم کە ئێوە لە ناوەندی بیری ئازاددا بتوانین ببینینەوە، دۆستانەگە بچنە و پەیجەی لایک بکەن، لەو سەفحەیە بن و پێمان خۆشە کە بیستین کە پێتان خۆشە لەسەر چم مەوزوعهایەک باسەکانی داهاتوو خۆی ڕێک بخا یا باس بێنینە پێشە. ئەمن سپاسێکی زۆر تایبەت دەکەم ببورن کە بەڕاستی ئەو سەبکە تازەیە بۆ من شاید مەرحەلەی ئەڤەڵدا ئەو جوورەی کە بەخۆم پێم خۆشە شتەکان نەچوو پێشێ، بەڵام هیوادارم بە گەورەی خۆتان بمبورن لە کەم و کوڕی و ڕێنوێنیکانتان تەبعەن بۆ من زۆر جگەی شانازی افتخار دەبێت کە بیبیسم. من لە خزمەتتان مرەخەس دەبم، هیوادارم کە شەوێکی خۆش و ڕۆژگارێکی خۆش چاوەڕێی تاکەتان بێ بە هیوای گەیشتن بە کوردستانێک پڕ لە ئازادی، پڕ لە کەرامەتی مرۆڤایەتی و بە هیوای ئەوەی کە یەکسانی عەداڵەتی کۆمەڵایەتی، یەکسانی جێندەری دەنێو ببێتە بنەمای هەموو حەرەکەتەکانی ناو وڵاتە جوانەکەمان کوردستان و دواتر هەموو ئەو شوێنانێک کە مرۆڤ سروشت حەیوان دەتوانێت تێیدا ژیان بکە، ئارامش و ئەمنیەت بگەڕێتەوە وانە، ئەوە هیوایەک دەبێت کە من بۆ هەموو ئێوە دۆستانی خۆشەویستی دەخوازم شەوگارتان شاد و ڕۆژگار بەکامتان. زۆر سپاس بۆی کە بیسەر و بینەری و بەرنامە بوون. کاتێکی خۆش.